بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی الأذكاری ئیمامی نەوویە ژیان بەسەر ئەبێن. ئەم کتێبە نایابە عولەما فەرموویانە بێع الدار واشتري الأذكار، ماڵەکەت بفرۆشە بەس کتێبێ لەم کتێبانە بکڕەوە، کتێبێکت هەبێ کە تەواوی ذیکرەکانی ژیانی تێیە. زۆر شتی لەم کتێبە نایابە بۆ ئێمە باس کردووە لە بابی جیهادە، ذیکرەکانی بابی جیهاد و قتال. ئەفەرمێ نەهی کراوە لە کاتی جەنگە دەنگ بەرزکەیتەوە. قەیسی کوڕی عوبادی تابعی بۆمان ئەگەڕێتەوە، عوبادی تابعی بۆمان ئەگەڕێتەوە. ئەفەرمێ ئەصحابی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم كان أصحاب رسول الله يكرهون الصوت عند القتال، پێیان ناخۆش بوو لە کاتی قتال و جەنگە کە دەنگیان بەرزکەنەوە. طبعا بە عادەتی ئینسان لە کاتی جوڵە و حەڕەکەی زۆرە جاری وایە لە یاریکردنە، لە جەنگکردنە، لە جیهادە، لە هەر یەکێک لەوانە دەنگ بەرزکردنەوەی هەیە، هاوارکردنی هەیە. ئەفەرمێ ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه و سلم لە کاتی جەنگە دەنگیان بەرز نەکردەوە، پێشیان ناخۆش بوو، زۆر هێمن و لەسەرخۆ. ئەگەر حتا لە فلیم و ئەفلام و ئەوانە ببینن کە شەڕشمشێر و ئەوانە ئەکرێ هەمیشە هاوارەکرێ، ئەو کاراتی ماراتی و بەزمە هەمووی هاواری تایە، هەمووی یعنی بەشێک لە قیڕە و دەنگی و ئەوانەی تایە. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویان بە کەراهەت زانیەوە، بە هیچ شێوازێ ئەویان نەکردووە. ئەفەرمێ لە کاتی جەنگە ئینسان ناوی خۆی بڵێ یەکێکە لە سونەتەکان لە کاتی جەنگە. ئەفەرمێ لە جەنگی حونەینە لە صحیح بوخاری مسلمە هاتووە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب، من پێغەمبەرێکم کە هیچ درۆیتیان نییە، من کوڕی عبد المطلبم. کە طبعا نسبەتەکە بۆ لای باپیر هەم شعرەکەی پێڕێکراوەتەوە. هەمیش ئەفەرمون ئینسان وەچەکانی بە وەچەی خۆی حسابە کرد. حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئیمامی حەسەن یا حوسێن تەشریفی هێنایە ناو مزگەوتەوە و خوتبەی ئەدا، دابەزی هێنایە سەرەوە بۆ خوتبەکەی. جارێکیان نوێژی ئەکرد، سەری نەوی کرده بوو خۆشەویستمان صلی الله عليه وسلم، یەکیان چوو بۆ سەری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی إن ابني هذا، کوڕەکەم، بە کوڕی خۆی ناوی برد، کوڕەکەم هاتبوو وتم بە ئیشەکەی تەواوکە، قەضای حاجەی خۆی تەواوکە، اینجا دابەزی، اینجا سەرم بەرز کردەوە. بۆیە دروستە عولەما ئەفەرمون ئینسان بۆ وەچەی خۆی وشەی ئیبن بەکار بێنێ و بۆ باو باپیریش باوەک بەکار بێنێ، هەر دروستە. بەپێی ئەم فرموداني پیغمبر صلى الله عليه وسلم ليرجع فرمي أنا ابن عبد المطلب، من كري عبد المطلب دلك أويا. للصحيحي بخاري مسلم هاتوا سلمي كري أكوع أفرمي علي رضا رحمة الله بلا جنگ خيبرة كاتك مرحب هات بس يكرب الشعر خنو خوي ناسان من مرحب مؤاو بالواني كي قورم. إمامي علي فرموي أنا الذي سمتني أمي حيدرة، منم أو كسيك دايكم ناوي لنا بحيدر. حيدر يعني كسي بوير وآزاو، خوي حيدر لأصلا بمعنى الشير، دي الشير يعني منم دايكم كناوي لنا ومشي شير حيدر. باشا شكا يكي للقبكاني إمامي علي حيدر، يكي للقبكاني أويك بشير ناو براو. السلامة رضا رحمة الله بمان إجارته لصحيح بخاري ومسلمة أفرمي كاتك تیرێ بن و غەتەفان پەلاماری مەدینەیان دا و وشترەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم برد دزی. یەکێک لەو جێشێکی نار بە دوایانە پێغەمبەر صلی الله عليه وسلم سریەیەک ئیبن الأکوع سەرپەرشتی ئەکرد. کاتێککە پێیان گەیشت وتی أنا ابن الأكوع واليوم يوم الرضع، فەرمووی ئەوە من کوڕی ئەکوعم، ئیبن الأکوعم، هاتووم بۆ گیانتان و أمر الرجي رضعة، يعني هلاك الرضع. رضع بمعنى كسب الرزكان ده، أمر الرجي تياتشوني كسب الرزكان ناوي خوي هنا كابو وكو سنتك وكو دابك بەتایبەتی ئەگەر ترسانی دوژمنی تیابێ
سنة إنسان لكاتي جنگ و جهاد ناوي خوي بڵێ شوێنی خۆی بڵێ موقعی خۆی بڵێ هەرچەندە لە ئەمڕۆیە بەهۆی تیارە بدون تیار ئەوانەوە نابێ زۆر ناوی خۆ بڵێ نییە بەڵام ئەگەر شوێنەکە موقعەوە بوو ئەفەرمون سنەتە بۆی ئیمام نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر تەرهیبی دوژمنی تیا بوو ترسانی دوژمنی تیا بوو سنەت وهای ئینسان ناوەکە بڵێ شعر وتن لە کاتی جەنگ و مبارزە و ئەوانە عینەن ئەفەرمێ سنەتە لە صحیح بوخاری مسلم هاتووە بەڕای کوڕی عازب بۆمان ئەگەڕێتەوە ئەڵێ پرسیارم کرد لە پیاوێک وتم ئەی هاوار لە ڕۆژی حونەینە چۆن ڕاتان کرد آخر پێغەمبەری خواتان صلی الله علیه وسلم لەگەڵا بوو فەرمووی پیاوەکە فەرمووی پیاوێک پرسیاری کرد لە بەڕا وتی ئەی بەڕا بۆ خاتری خوا چۆن لەو ڕۆژە ڕاتان کرد آخر لە ڕۆژی حونەینە لە ڕۆژی حونەینە جەیشی مسلمانان 12,000 کەس 12,000 کەس 10,000 قەدیمیەکان 2,000 تازەیان لەگەڵایە تەسەور کرد هەر هەموو ڕایان کرد ئەو دەوری پێغەمبەریان صلی الله علیه وسلم چۆڵ کرد چەند کەسێکی کەممانەوەیەکی لەوانە ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەڕا فەرمووی ئەو هیچ بە هیچ شێوازێ ڕای نەکرد ولقد رأيته وهو على بغلته البيضاء بسر وڵا خەسپیەکەی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بینیم لە دوورەوە وأن أبا سفيان ابن الحارث آخذ بلجامها أبا سفيان تون ڕێشمەی وڵاکەی پێغەمبەری گرتبوو صلی الله عليه وسلم بۆ پێشەوە نەڕۆ هەر ئەڕۆژ بەرەو پێشەوە لە کاتێک کە مسلمان ڕایان ئەکرد پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەی فەرموو أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب ڕەجەزی ئەوە شعری ئەوە ڕەجەز وەکو جۆرێکە لە جۆرەکانی شعر بە کوردی خۆمان هۆنراوەی ئەوت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب ئەم فەرمایشتە دلیلە لەسەر ئەوەی کە ئەکرێ ئینسان لە کاتی هینا لە کاتی جەنگ و جیهادە ڕەجەز شعر ئەوانە بخوێنێتەوە لە بەرامبەرەکانیە طبعا ئەفەرمێ ئیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەنگی ئەوەندە گەورە نەبوو عباسی مامی سەوتی ڕێک وەکو سەوتی پێغەمبەر بوو صلی الله عليه وآله وسلم بۆی خۆشەویستمان کە ئەم قسەی ئەکرد عباسی مامی هەمان ئەم قسەی دووبارە ئەکرد بە دەنگی بەرز هاوارێک أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب کە گوێیان لێ بوو یا ئەصحاب بەدر یا ئەصحاب ئوحد یا ئەصحاب بەیعەتی الرضوان هەر هەمویان گەڕانەوە بەڕاکردن بۆ دەوری پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ڕوایەتێکە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسپەکەیان گرتبوو نەئەچوو وڵاخەکەی ئەفەرمێ دابەزی دوعای کرد طلبی لەخوا کرد خوای نەسرەتمان بدەی لە ڕوایەتێک ترە لە صحیحینا هاتووە بەڕا بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە غەزوەی ئەحزابە لە خەندەقە ئەفەرمێ سکی مبارەکی دەرکەوتوو بەیاضی سکی دەرکەوتو بوو خۆڵ سکی مبارەکی داپۆشی بوو ئەڵێ ئەو ڕۆژە لەگەڵ ئێمە خۆڵی نەقڵە کرد و بارە کرد ئەمانەی لەبەر خۆی ئەوتەوەیە ئەیوت ئەی فەرموو اللهم لولا أنت ما اهتديتنا خوای ئەگەر تۆ نەبوویتە هیدایەتمان وەرنەئەگرت ولا تصدقنا ولا صلينا نصدقمان ئەکرد نەنوێژمان ئەکرد فأنزلا سكينة علينا سكينة بسرمان أداب بارنا وثبت الأقدام إن لاقينا أقرقشنا كافران قاتمان راجير كالشوين خويا إن الأولى قد بغوا علينا أوانا أولئك كرت كراوته يعني أوانا قد بغوا علينا باشا زيادة الرويان كلو لسر حقمان وهيرشك نسرمان إذا أرادوا فتنة أبينا يعني فتنة بقومين هرهما فوتين دي خويا ظالمان كبسريان لصحيح بخاري لأنس وهاتوا أفرم مهاجرون وأنصار كاتيك خولكان أبرد بقوليان الرجي خندقة أفرمي زور ماندوبون رحمن بقربانيان بي أفرمي لو كاتا شعري كان لبرخويانا أوتوا طبعا كومالي كتابي زور هي لسر شعركاني مدينة وأهل مدينة وتشيانا وتوتو أشتي زور سيريتي بروا كان جاري وعبدكاني أو زمان الشاعري زوزو قوربون زور سليقيكي قوري شعريان هبو أفرمي كاتك أوام ماندو أبون أنود نحن الذين بايعوا محمدا على الإسلام ما بقينا أبدا
ئێمە ئەو کەسانەی کە بەیعەتمان داوە بە محەممەد صلی الله عليه وسلم لەسەر ئەم ئیسلامە ئەمێنینەوە حتا وەکو لە حیاتا مابین حتى بمينوا هل لسر الإسلام أمينينوا للرواياتك هاتوا نحن الذين بايعوا محمدا على الجهاد ما بقينا أبدا إما أوان بيعت من داء بيغمر صلى الله عليه وسلم لسر جهاد وميدان قتال الجهاد أمينوا حتى وكل جيانا أبن حد وبيناوا أبن بيغمر صلى الله عليه وآله وسلم كأم كلماتان يجواليبو جوابي دانا وبشعرك فرمي اللهم إنه لا خير إلا خير الآخرة فبارك في الأنصار والمهاجر خواجان هيج خير لدنيا إلا خير آخرة النبي اشتكاني دنيا هموي لنا وأتشي تنها خير آخرة السوديكي دي خواجان بركات بسر أنصار ومهاجر ببارن أم دعاي وكردن بيغمر صلى الله عليه وسلم لو كاتي محنة وزحمة ونارحتيا خواج بركاتي خوي بسر أباراندن 1400 ئەوەندە ساڵ ڕۆشت و ئێمەش لە خزمەتی کەلیماتی ئەوانە و لە ذیکری ئەوانە و لە باسی ئەوانە و لە گەورەی ئەوانە کاتەکانمان سەرف ئەکەین دائنیشین لە خزمەتیانە ئێستش چێژ وەرئەگرین کە کاتێ لە خزمەتی ئەصحابە ئەبی لە خزمەتی چاوێکە ئەبی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم بینیوە داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە يا إلهي ئێمە ئەمڕۆ باسی جیهاد ئەکەین ذیکرەکانی جیهاد ئەکەین لە خراپترین کاتەکانی ئومەتە یا ئیلاهی ئەم باسە ئەکەین لە زیلەتترین کاتەکانی ئومەتە ئەمانە ئەڵێن دەی پەروەردگارە ئەم ئومەتە زیندوو کەرەوە بخەرەوە سەر قاچەکانی خۆی بەهێزمان کەرەوە سەڵتەنەتی جیهانمان پێ عەتا کەرەوە بمان کەرەوە سوڵتانی دنیا یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت إلهي دروس مانك رك مانك بهز مانك يا إلهي مانك رخاوني أم بيام جوري يا رب العالمين برحمتي خوت وبزي خوت قبول ما بدر إلى أسمان وزوي برز مانك روا إلهي بخوا أمره سجن كان بربون خوانك زور ما اللي أشكي وشهيد كان ما لسيه هزار تجاوزي كرد لما ويكي زور كما يا إلهي أزانين صدان جربوا بصدان هزار ما اللي كجرا والشهيد وخوان من دا بەڵام پەروەردگارە بەخوا چارەیەکمان نییە تەنها ئەو تەنها قاپی تۆ نەبێ یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین نەسرەت بە ئومەتی ئیسلامی بدەرەوە یا رب العالمین ئیلاهی ئەهلی غەزە سەرکەوتووکە بەسەر یەهودا زاڵیان کە یەهود سەرشۆڕکە یا رب العالمین یەهود و نەسارا بشکێنە دەستی خەبیثی مەجوس لەناومانە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت لسر أم دينت سقام جير مانك لسر أم دينت بهيز مانك يا إلهي أجر شيء زمني إيم زمني هستانا ونبي تأخذ زمنك من بود دروسك يا إلهي كزمني هستانا وبي إلهي ضلمان يكخ مال من يكخ يجوش مانك برز مانك ودروز مانك بخدمة دينك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء أجبوري خواهي من قبول